سەرەتا بەناوی یەکێتی ئەندازیارانی کوردستانەوە سەرخۆشی لە خۆمان و ئامادەبووان و خانەوادە و کەسوکار و هاوڕێ و ئازیزانی کاک حەمەوشیاری هەمیشە زیندوو دەکەین و خوازیاری لێزدانی مەزن بیخاتە بەربەزەیی خۆی و گیانی پاچی بە بەهەشتی بەرینشاد بکە. بەڕێزان، کاک حەمەوشیار لە دایکبووی ساڵی 1947 شاری سلێمانی بووە و خوێندنیشی لە ساڵی 1976 لە کۆلێژی ئەندازیاری شارستانی لە زانکۆی سلێمانی تەواو کردووە و بۆتە ئەندازیارێکی بەتوانا و زیرەک و کارامە و داهێنەر لە بواری پسپۆڕی خۆیدا. ئەو توانی بووی لە ژیانی وەزیفی خۆیدا کە نزیکەی 30 ساڵ خزمەتی کردووە و پۆستە ئیداریەکانی وەکو بەڕێوەبەری ئیشغالی سلێمانی و کۆتا پۆستیشی وەکو بەڕێوەبەری گشتی خاننشین بووە. وەک ئەندازیارێکی متمانە بەخۆ و شارەزا و ئەزمون و سەرجەم ئەو کار و پرۆژانە کە کردوێتی بەو پەڕی توانا و دڵسۆزی و خەمخۆری و بیۆریەوە و نەسڵەمینەوە لە کار دیزاین بکە یا سەرپەرشتی و جێبەجێشیان بکە. هەر بۆیە هەموو ئەو پرۆژانەی کە کاک حەمەوشیار وەکو ئەندازیارێک جێبەجێیانی کردووە لە گوند و شارۆچکە و شارەکانی کوردستاندا هەر لە بادینانەوە تا هەولێر و پشدەر و گەرمیان و شارە زۆر هەمووانیان کاری جوان و بەهێز و پتەوی ئەندازیارین و گەواهی دەرن بۆ دڵسۆزی و کارامەیی و ئەزموونی دوور و درێژی کاک حەمەوشیار لە بواری پسپۆڕی خۆیدا.